برای شرینم پاشان زۆر بترسە. من توێژینەیەکم خوێندەوە ئەڵێن لە سین زۆربەی هەرە زۆری ئەو کەسانەی لە حاڵەتی گەنجیە تووشی جەڵدەی مێشک ئەبن ئەو کەسانن کە زۆرترین کات بە دیار شاشەوەدا ئەنیشن و یاری ئەلکترۆنیەکە. ئێستا یعنی سنتەری چارەسەر هەیە بۆ گەنجانەی کە تووشی ئیدمان بوونە، ئەیان بن چارەسەریانەکەن. ئەمەش بەڕاستی دەرمانە، ئەمەش چی کەمترە لە مادەی هۆشبەر، چی کەمترە لە حەشیش و لە تلیاک، چی کەمترە لە مەشروب. ئەوە تا تۆی ئیدمان کردووە واتی لێ کردووە تۆ هۆگری یاریەک بوویتە، ئەم یاریە سەر ئەنجامی نییە، هەدەفی نییە، بەڕاستی ناگەی بە هیچ ئامانجێک. ڕۆژانە چەند دەستەکەوێت لەو 16 ساعتە؟ لەو 16 ساعتن یعنی مامۆستا کە پلەیەکە دەگەیت بۆ پلێ ینی بەس ئەفۆ قسەش دەکەم لانێ دڵتان گرام، ینی وەز کە ڕۆژی یەکەم و دوم کە شتەکە نوێ دەبێتەوە. ڕەفیقی خۆم هەیە 48 ساعت بێوەستان، 48 ساعت بێوەستان، ینی جاروە لە کات یاریکردنەکەیە بە پەلەپەل ینی کە ئایپادەکەیان مۆبایلە بەر هەرچی یاریەکە لە پێشێتی نانەکە دەخوا. لا إله إلا الله. 48 ساعت ناخەوێت؟ 48 ساعت بێوەستان، ینی کە مەسەلەن هەر دیارێک نیو ساعتی دەوێت بێوەستان یەکسەر دەچێتەوە، نیو ساعت ینی لە ساعتێکە دەتوانێت 2 جار ئەوە بکە. لا إله إلا الله. ئەو 48 ساعتە چەندی دەسەکەوێت؟ ئەو ینی وەکو بڵێ پێدەڵێن سەپۆرت، مەسەلەن کە بەماوەی چەندەگەی و پلەیکە ئاخر 4 ڕۆژە 5 ڕۆژە ئێستا حەسەب شەخسەکەی، مەسەلەن جارە $400 $300 جاروایە شتی بۆ دەکڕێت، ئیتر حەسەب ئەوە. وەڵای ئەو 48 ساعتە مقەبا کۆ بکەیتەوە ئەوە نەو دەستەکەوێت. هەر مقەبا 48 ساعت مقەبا لەو بازاڕە کۆکەرەوە بەقەت یەک تڕێ لە کۆکەیتەوە. ئەخە 48 ساعت ڕەقەمە ها. بەخوا مامۆستا ینی جاری وایە کە شتەکە پێویستە زیاتر دەیکا، بەخوا 30 ساعت 35 ساعت ینی بێوەستان. براکەم لەخوا بترسن و بەزەیتان بە خۆتان نابێتەوە، هەم بۆ دنیاتان هەم بۆ قیامەتتان. واللهی برا کارەساتە، والله برا من ئاگەم لەم وەزعە نییە، ئەوە خۆتان لە دەمی خۆتانەوە ئەم حەکایەتانە ئەگەڕنەوە. بەڕاستی کارەساتە براکەم، بەڕاستی کارەساتە. خۆی گەورە یارمەتیت بات، خۆشەویستی ئەو یاریە لە دڵت دەرکات، خۆی گەورە بە باشترین شێوە بۆتی قەرەبوو بکاتەوە. من لە دڵەوە دوعات بۆ کەمەگە تۆ وازی لێبێنیت. واللهی مامۆستا کە ئێستا قسە لەگەڵەکەم جانم هەموو ئەلەرزێت. یا ڕەبی خوددا ئیشەڵڵا ئەو قسانی تو بە هەندوەر دەگرم، ئیشەڵڵا لەو ڕەوە لە پێش چاوم دەکەوێت یا ڕەب العالەمین. بڕیار بە ئیستا بڕیار بە براکەم ئیشێکی تر بکە، وەرە ناو خەڵکەوە بڕۆ دەستکە دەد مل دایک و باوکت ئاشتیان کەرەوە. بەڕاستی ینی من ئەگەر مناڵەکەی خۆم وەکو تۆ ئاوا لە ماڵەوە یاری بکات، بەڕاستی ڕەنگە قبوڵی نەکەم، ڕەنگە تەحەمولی نەکەم، بتەوێ نەتەوێ. ینی واللهی مامۆستا 3 ساڵی خوێندنی پۆلی شەشم لە سەردانەوە. باشە ئەدیبرا ئەوە حرام نەبێت. چی حرامە؟ ئەوە هێشانی دڵی دایک و باوک نەبێت، چی شتێک ئازاردانی دایک و باوکەدات. ئەوە لە ئامانج و لە هەدەف دواکەوتن نەبێت، چی شتێ دوات ئەکەوێنێت. برام وەرە ناو خەڵک، وەرە سەیرێکی دنیا کە سەیرێکی ئەوە ئاسمانە بکە، بزانە خوای گەورە ئەم کەونەی دروست کردووە بۆچی دروست کردووە. یعنی ئاوا بە بێهودا ئەخا بێت چاوەڕێی ئەوە بکەی ڕۆژێکیش هەر لەسەر ئەو ئایپاد و شاشەیە جەڵدە لێت بدا و کۆچی دوایکی عەزیزەکەم. لە پێناوی چیە تۆ 16 ساعت و 48 ساعت بە دیار شاشەیەکەوە دانیشیت؟ ئەمە گریمان تۆ سەپۆرت نەکرای، کەس ئەو یارمەتیەی نەدایت. هەبا ئەم منثوڕە، ئەمە بۆ دنیات ئەی قیامەتت براکەم. کورە برا وەڵڵا زانایان ئەفەرمون ئەنفاسەکانمان حیسابی لەسەرە بۆ خاتری خوا، کات ئەوە نەزیێڕیدە. برا کاتێک یعنی ئیمامی فەخری ڕازی کە بە بازاڕە ئەڕۆی بەیانی بوو، پیاوێکی بینی سەهۆڵێ فرۆشت، دانیشت بوو لەبان کورسیەک مێژ میوانی نەبوو، سەهۆڵی بەرزەوە کرده بوو. ئێوارە کە ئیمامی فەخرەدینی ڕازی گەڕایەوە، ئەم پیاوە هاواری لێ بەرزەوە بووی، فەرموو ئەیوهە الناس ئەی خەڵکینە ئیرحەموا بائعا رأس ماله يذوب. ڕەحم لە سەهۆڵ فرۆشیە بکەن، لە فرۆشیاریە بکەن، خەریکە سەرمایەکەی ئەتوێتەوە. ئەڵێ ئەنجا زانیتم خوای گەورە مەبەستی لە والعصر ئەمەیە، والعصر خواسیۆن بەکات ئەخوات. إن الإنسان لفي خسر، هرشي إنسانيكي لخسارة ومندايا إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر، إلا مقر إيمان داري أو كاتا زيارينانا بقوزيتوا راشرين كم بزيد بخوتها بيتوا.
إن لنفسك عليك حق أو نفس حقية بسرتوا كل 48 ساعات كتاب بخوين قسما بالله 48 ساعات قساء كم بو خلق بي أو يدا ببريم أو أن زانياري ومعلومات كو كمو براي شرينم أم تقوت وقي ببجيه هيج يعني هيج برهميكي نية خواهي قورا یارمەتیت دا لە دڵتی دەرکا و ئەو گەنجانەشی کەوا وەکو تۆ سەرقاڵ بوونە بەو یاریەوە. مامۆستا جان دەستت خۆش بێ. خوا هاوکارت بێ براکەم، خوا هاوکارت بێ. مادام تۆ هاتی دڵی خۆت کردەوە بۆ ئێمە، منیش بە دڵسۆزی قسەم بۆ کردی، ئینشاءالله خوای گەورە یارمەتی تەدات. ئێوەش دوعای خێری بۆ بکەن خوای گەورە یارمەتی دەریبات.